کارمەندی جێگیرمان هەیە لە سنوورەکانی تەوێڵ و بیارە لە چاوگ هەمانە لە سەرچاوی زەڵ محمەداوە هەمانە ئەمانە کە بەردەوام هەروەها لیژنێکی گەڕۆ پیشمەندانەوە بۆ ڕۆژانی جەژن و ڕۆژەکانی کەش بە هەمان شێوە بە سەرپەرشتی خۆم کە دەگەڕین بەسەر شوێنە گەشتیارەکاندا هەروەها ئەوانەی کە خاوەن کەپرن لە شوێنەکاندا کە چاودێریکردنێکی باش لە ڕووی نرخەوە هەروە لە ڕووی پاک و خاوێنیەوە ئێمە بەردەوام وەکو بەڕێوەبەرایەتی سەردانی شوێنانەمان کردووە ئێمە ئومێد دەکەین بەهۆی بوونی نەمانی قەیرانی پاشەکەوتی موچەمە یەک بۆ سەبارەت بە کوردستان هەروەها ئارامی کوردستان و بەتایبەتی ئارامی سنووری پارێزگای هەڵەبجەش و بوونی بەرزبوونی ئەم پلە گەرمایەکەوە لە باشوور ناوەڕاست عێراق و کوردستانیشی گردوێتەوە دڵنیام گەشتیارێکی زۆری بە دەرەجە یەک هی ناوەڕاست و باشووری عێراق سوود دەکەنە سووریا شوێنە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە هەروەها بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە مەخاڵی گەشتیاری ئاینیمان هەیە بوونی ومەرقەدەکانی شێخانی تەریقەتی نەقشبەندی لە تەوێڵەیە بیارەی لە باخەکۆنە هەروەها شوێنەواریمان هەیە گەڕاوی خوورماڵمان هەیە بۆ نمونە مۆنومێنتی هەڵەبجەمان هەیە ئەمانە ئومێد دەکەن بەهۆی ئەو ئارامێشەوە کە لە ئێستادا هەیە کە گەشتیارێکی زۆر و بکاتە سنوورەکە